هر شكل سرطان بسم الله علينا كريتيا ببركة إذا ببركة كم واي ببركة علم ده دانشتن ده ضل ده بوي ضلهم بس يقولوا هنا بعد أو بس طلعك هي زجوري كنا نام ناخي نروح ده بيتشيرينه بس يبقى خونا عساندنا وخا ما شاء الله تعالى بقول دزور من بنقول أكرم الحب بتاع الناس أبن هذه سعيدة بتشوشي يوم ساعة ليس على برابر خلقنا غادي إنجليزيين حكم مراني وأنا كمان فكرت بعض الدا إيش ده كان مخزمة كدني تاكل بخواي يوري لما نقول كان إن شاء الله نيت من خالص كاتو بخوي دعاء خيرش ما بكون خواي يوري نمان جوري نمان دوري يعني بجوري كخوما بين السبت يا مقلب كل بقية كم بليخوا إما جيبك فرزان طبعا كم خوش دعنا بدنا ناو تامبين ما دكتور عمر توفيق خطاب الكتابي هنري هاوري قلت لك ديكارينجي يمسيوي عمر توفيق خطاب كريتو كده فهمت طبعا حد من يبقى كتابين أو دينا باشتريني ما وساكن وما وساكن كناوي كتاب كان يعني ياخذ ناوي في القاضي كان اللي بردك ياخذ ناوي يعني بس نازل ناو زانيني توب ومن زورة كاتمانية وجنابتان ما وصل يوقف دور بيشانيني ما في القاضي جنابتاني حزم لي هم شو يعني أو تم كان بكار دينم لدلو في القاضي كبر كوتين هي لدلو نمرو لكم حساب كمان ما وصلنين هاوري قبل بشتي واتون ما وصل كيس تجربة مدرد نشمع قابي هيتمان زيادة عزيز دوم كيشا لسر ورقي شو بتشوف بروسة دزانم خيرها بس هيك دزانم وشي دزانم بمدي كيف نسي دزانم عزيز كيشا لنا وراس لو سريك ممكو كان ما مستعان توام نسرابو تشي ليرا دزانم وايا اخمنا هي هم تان بقلم تاعي مسيتان وبقت كي بزمن بقوري مسيما وشي دزانم يعني سي كلام صعب جدا خزارة وقناة تنكية ما شاء الله إيه مش بدري بدري باشا ورقيش كبير ما مصايب الرئيس بنوسة دميوت فيربا دميوت فيربا ورقة كي خول لبردم يخد دابنا دميوت فيربا كيش مفيد شيتو عن التحليلات ياخذ استنباطك مبكى هاي ما تشيبوا له يكديزان ده بمدرسة اي بونس من فيرما حاز ما صجان والله بقاش بم برامبر بداتو رجبين نبي تيجي جوانا تصور شو زيادة تذكر ما مصار هذا لين دزانة ليش بابا يدري كتو بيس بيتي كان يطلع دزانة بلان كذا لين من فيرما مش كمو أزان يعني كتو دي خوي ولي دري كوابو تو بقلم بسوق مسيرة من بقى وري مسيرة ده مش دبل فيرما كوابو من ناو تم زناو فيرما لا تو وشو فيرما وش حال عزيز كذا ما يفير كمشي دزانم تمام بيبان ندرك بوي كغمري خو عليه الصلاه والسلام نافرمي شيطانكم من ولا كان يخرم من اخر بنازل لا دروا لك سنه بالبرامر من داد نشي دل تزاوت ستعمل لي وفير لا يستمع هم نفس ما كانوا جاكم او بتبش كان كان على فير نوى يبدو كذا لم دم يفير بمعنى اوي كذا ما يفير او درقاب كم وكل عقل لا واعي منه خلا كان يمشي من بكره توبوتي من اللي استا امادم بوفير اگر جناب جاري قطابي به هدي هزار زار قطابي اگر جناب تان فير خواز من هزار فير خواز من كتابته كابو يبيك تمك دس بيدا كم لمجموعة كتابك مسؤول عليه كذا فرميت له بيستري وتلو قورتي كبير تكنت منها تم جناب لا راستك مفيش لا منها تم بيرد بالله كابو ما تشي تمام دكين الغوري او بابت الزانياري وبتعبت ما بس مهارة كان كي لك مهارة كان غوري نوبت اللي هاتو يكام غوري بوي هم عندما نيجي شيء كامرو لما نيفير بوشي فيربي جد تواني والله من داخل وفيربي خمسة شيء زين غيبة دم روشنت كم دم على أو هم تاع المداخلة ده كان أوش ثاني كذا عقلي لو عيد جناب الدائرة قبل سنة خمسة شيء زين سكان يمش هم معنا ما زمان فيربي هرجي تيز نبي ذيك بيعمل خا عليه الصلاة والسلام بفرمي أو نهم بحوتاني كرنا ودريا كان دان وطالب العلم الدعاء وذكر وملائكة نربى رحمتي ورا خاتها بسيدي الله قبل ما هاتين بوي فيربي ورزامان دي خوا يقدو وعواني وري بقرينو بيدينو ترايش روشم دين بوتا كاني كرنا وكم القادة استا دايكو باو كان خفت عم بدخون ما مستوى مربي كان مكو جنابتان خفت دخون او دايكو باو كان كس يغنيه ما مستوى يغنيه وكو بيويز من دالكي عراسته كلام تويك هاتوي عراستي الرفتار وقفتار بيري من دالك دكي برو مطلب بروف سازي عراستي دكي لقنا بروف سازي ونايبين وما هاتين تا فيربون بوي بتواني راستري جام كي بو امانجي كخوف ومري خوف ايمرج او شاني عندنا برزان طبعا
بابەتەکەم على سەر چییە؟ بەڕێوەبردننی پۆلەدیدی ئەو زانە گەورانەی دەروونناسی کۆمەڵاتی بابەتە بە دەرونیەکاندا. تاوان ئەمە لێرە بە وشکی زۆر بەکەمی هەڵدەم لەسەر بابەتی چوار زانە گەورەکان و پێ زانە گەورەی کە لە مێشکمدا قسە بکەم. بە زۆر بە میکانیزمێکی تر تا بتوانین بەڕێوەبردننی پۆلێک لە نوری حکمەیەک بێنینە بەرهەم کە کۆمەڵە کەسانێک هێستی خۆ بتوانیان بێت. چۆن بتوانین ئاسی زانستی پەروەردەی فێرخوازی لە ناوەندێکی پەروەردەی ئیسلامی دینیدا ڕۆباڵا بگەین خەڵک دەست پێ دەکات. ئەزێت کێشە دەتێوە چی فێربی بۆم بنووسە خێراکە دەتانەوێت چی فێر بنەوە ناوی دەورەکە دەزانی وا تەمان وەرکشۆپە نەک خولی 5 ساعت 4 ساعت ناوە نەبوومتان بەس بۆچی هاتوێت چی فێربی لەم دەورەیە برابوو ساجان عەزت دەبێت وەڵامی ئەو سێ پرسیارەشە بۆ بنووسی ئەگەر لەسەر وەرەقەش نەنووسی لە مێشک خۆتدا بەس پێم وایە بنووسی لەبەر یەکەمیان ئایا چ جۆرە مامۆستایەکی چ جۆرە مامۆستایەک بین بەگشتی بەس خۆت چ جۆرە مامۆستایەک بین جەنابن لە نوێی کە باشە بەس چ جۆرە مامۆستایەکی باش ئایا هەر لە ڕووکتاردا یاخود بەس ئیتیمان بە زانستەکە بدەین زانستمان پێ بێبەسە بنووسە دوو یەکشت ئەم هەفتەیەکە لە خۆتەوە فێر بووی چی بوو وەکو مامۆستایەک وەکو دایکێک وەکو باوکێک وەکو مڕۆبیەک هەر چی لە خۆتەوە فێر بوو بەڵێ لە خۆت لە هەڵەکانی خۆت ئینسان لە خۆی فێر بێت ئاگادارە یاسا بناتی سیاسەیەکی عالەمی جیهانی زۆر تایبەت سێیەم کام ڕێگایە بەکاربێنین بۆ بەڕێوەبردننی پۆل یاخود سپۆرت ڕێگاکە بۆ پێشنیار دەکەی بۆ بەڕێوەبردننی پۆل ئەو پرسیارانە بەلاوە گرنگن دوای خولەکە دوای ئەو بابەتی کە نەخول نییە ئەو بابەتە سیمینارەکان شتێک زیاتر لە سیمینار بزانینەوە وەڵاماتان دەستکەوت لێرەدا کە دەڵم ئایا چ جۆرە مامۆستایەک بین لە داهاتوودا ئایا بەڕێوەبەری پۆل بین یاخود کۆنتڕۆڵکەری پۆل ئەوانە دەیان بابەت و دەیان چەمکی پەروەردەی زانستی دەروونناسی و کۆمەڵناسی لێرە دەتوانین جێبکەین بەرحەڵ بەڕێزان حەزم لێیە ئەو ڤیدیۆیە من دەتوانم بڵێم بۆ 90 بابەتەکانی خۆم لە دەستپێکدا بەکاردێن بەڵام بۆ هەر بابەتە شێوازێکی جیاوازی عەزیزت کێشە جەلالت سێرێکی ئەو ڤیدیۆ بۆ بزانم چی لێوە فێر باشە بزانم چی لێوە فێر
زار شدی بجربه ما مستعد چی تان بدی کرد ما مسجل چی اوه خوشه مامایی لگاتی با بیوی که خوب امنه باش والله میکنم لك بس على ردوای دم خارج بدم بیان هدیه خال هر یه خالو قبل سواسته پول ندان ده هر شونی بود نه شونی بود پول ندان کوشش کردم بمید نبون دو سه از ما وصل مصاغر الرجاء كان قلت بلا قرزاني رجاء كبك خلق نهاية بيسناك سرزنشت خود كيت هر شواز كيد بورا رجاء كد بورا رجاء كده كوابوي كيد بحمان مثلا هیچ تک بزرگ کردن زخم کردن انجام کی باش نداد باش ما مسجل هیچ شتێک بەڕخوکینە و سەپاندنی گنیڕای خۆ بەسەرکەسانی دیکە جێبەجێنایە. پشتانی که باسییان دەکەن ما مسجل قطار پێویستی شێک کەسێک شتێکە بە قسە بکە بە چێژە پێی بڵێ حەزی لە چیان لەنەوە بچۆ زیاتر بە قسە دەکەن بە چێژێکەکان بس شو يا مناسبة سيجا بسیارکم یه افسانه که من دیکی تاچن لگل خما خما و من برانبر دکره یا خود افسانه که برام باسی نکی برانبر کمان دی آنکین یا خود نه او خاله که دوست خسر سر یلا او فيديو كمان ما بتصير من دوات الولدور به هيس ستان لقبل كمان ان شاء الله برزان بساركان مسرا دي مثلا شيء امر بو يبرچاو درون به او عذاب دروني معذبوني كجناب تاخير بوني من بيني تبع ولدور خالي كمان ان شاء الله تبع باسيسي كمان لجناب خالي يكم توري يكم برا برديني بولتشي كمان تسمك كمان سب برا برديني بول دي برا برديني بولتشي بيت دو اگه تانه به ما مثلا جوازی نیام برای بردن کنترل کردنی پول چون اما دوستم کانت چی سه برای بردنی پول لدیدی او زنا گورانی تو کو باسمان کرد و تو کم الله سی درون ناسی بابت پرودی چوار چون برای بردنی کی پرودی زانستی برای برین او که شما نه الزام توریش کوتا توریش الله تبینی سر جگر فریابتون دیم سر ایمالات انا بس سر ما مثلا طبعا برای بردنی پول چیه من بپرسیار دارم چون خلاکانی ویش کی جناب داخل كمان بيك بميل الداخلي كم طبعا ويك لا تكنيكان جناب البروبرديني بول تواني بكاري بيني يكسر راسه هو خلاي مشي بعضي مشي في الفازين خد كم بو شو كان ايما مشكي بروف داخل لبيش زانياري داخل زانياري من داخل كين داخل بس تواني بيكينا بپرسیار كپرسیار ما نكسي برامبر كراسته خو لما أنا أو زانيارنا داخل كن كإيمن بس بوي بپرسیار برامبر برامبرديني بول شو براي جنابت يكز مداخلة بوكاس واسع يكز ما ترسل أصلا بيله زاني بو لازم نسكزور واسبا غلط كي أجر تو غلط كيرت عملنا تنيش الدانيش توم بيت بيكني أتو تواني والكتابك تقول لهم بيخبرنا والله ما دم كنت كركان والله ما كم دي دم كنتم كي والله ما بيرزينا شوف من بيكني نمزان يحسب كم بالله من جراتي ما بتو جراتي ما صار خلاص شو سبب
من جورەتی دەست بەرزکردنەوە تۆ جورەتی هۆشت کەوا بۆ ئەو ترس و قەلەقەی ناوێت کە من نتوانم بە وەڵامدانی پرسیارێک نەیزانم بەرحاڵ مامۆستان بەڕێوەبردننی پۆل ئەوان بریتیە لە کۆمەڵێک ڕێکار و استراتیژی بۆچی کە مامۆستا بەڕێوەی دەبات بۆ جێبەجێی دەکات بۆ ڕێکخستنی کەوا بوو دەکرێت ئێمە چەمکی ڕێکخستن یەکێک بە لەو چەمکە گرنگ و بەهێزانەی کە لە بەڕێوەبردننی پۆل ئیشی لەسەر چ ڕێک بخرێتەوە ژینگەی پۆل ڕێنمایی کردداری و تابی سێش پێشخستنی فێربوو بۆچی بەکاردێت ئەو ڕێسا و استراتیژی و ڕێکارانەی کە باسمان کرد بۆ بەکاردێنرێت بۆ بەڕێوەبردننی پۆلێکی پەروەردەی و زانستیش باشە کاتێک ئەو کەسی ئەو مامۆستایی کە مڕەبی کە دەرسەکە شەرح دەکات بتوانێت میکانیزمە بەکاربێنێت ئەو بەڕێوەبردنە پێی دەگوتێ بەڕێوەبردنێکی پەروەردەی و زانستی ئەوانەوە بەس چەمکێک و پێناسەیەکی دەتوانم بڵم زۆر زۆر سادە چێ نەک قۆڵەکەی نۆتیدا زۆر بڕۆنێنەوە ئەوە یەک دوو بەڕێزان ئەم لەگەر پرسیار بکەم لە جەنابەت بەڕێوەبردننی پۆل لەسەر بنەمای فەلسەفە و پەروەردەی و ڕێبازی مامۆستایان کە دەستنیشان دەکرێت کام جۆران چەند جۆر بەڕێوەبردننی پۆلمان هەیە طبعا ئەمە دەزانم ئەگەر پرسیار بکەم ئەگەر جەنابەت وەڵام بدەیەوە ئەگەر تۆ بەشداری بکەیت بۆ من زۆر باش ئێمە باسی دەکەین فێرخواز سەرتەری أضعف الإيمان ويكي بيغمبري خواه عليه الصلاة والسلام بفرمي لبابتي قرآن كاري ورتاري ميري وبابتي إيشكي والله لبابتي درس قلتو أضعف الإيمان بس ما مستقصد هذا معنى تسكي قطع بيسا تريبي ياخذ في أخواس ويوم دفعوا عالم حزم لي جناب وبرداني لأخوة يقرب ما وصبر زاني كأزبوني أهل بيلا دولة من درجة يخول بابتي كانا كم ترين كات حزم لي خصا كم حزم لي بس أتو بجداري بتكمل ملوكي من دربي وتبيج بي مستربي قصب كي أرى كان يخوض كوكي والله من اللي إيستا لوالي لبابتي لبرنا ملوكي كان نتواني نازم پیامەکان ڕۆیشت گەیشتن مامۆستا ئەو جۆرانە چی کە لە بابەتی بەڕێوەبردن کە مامۆستا دەتوانێت بەڕێوە ببرێت بۆ پۆلێک 6 جۆر مان جۆری یەکەم جۆری یەکەم بەڕێوەبردنی دەسەڵات جۆری دووەم بەڕێوەبردنی تاکیددار جۆری سێم بەڕێوەبردنی ئازادی خواست تەمان ئێستاوە دانە بۆ شەرک نەکەمەوە بڕوونکردنەوە دێتەوە بەردەست بەڕێوەبردنی بێبایەخشمانەیە لە پۆلدا بەڕێوەبردنی دیموکراتیەت بۆ بەڕێوەبردنی پشتگیریکاری شمانەیە کە مامۆستا دەتوانێت بە جۆرێک بە چەشنێک پۆلەکەی بەڕێوەبەرە پشتگیری بکات. بەڕێوەبەری دەسەڵاتدار چێە؟ کاتێکە ئەو بەڕێوەبەرە دەهێوێت چی بکات؟ دەسەڵاتی خۆی وەربگرێتەوە یاخود بە جۆرێشتە میکانیزمەکە. بەڕێوەبەری دەسەڵاتدار مامۆستایە چێە؟ ئەو ڕێسای ڕوون و پتە و دادنێت یاسا و ڕێساکانی پۆل ئێستا من ئەگەر بتوانم زۆر بەگشتی بە عوام باسی بکەم دێ مامۆستای بەڕێوەبردننی پۆل ڕێساکات یاساکانتە بەزەمە دەبێت تۆزێک فراوانتری کە چەپکەکان چەپی پەروەردەی زانستیان پرۆدیار بێت بۆ بتوانین ئاڕاستەی تاکو و عەقڵەکانی جەنابتان خۆشمان بەرەو ئاڕاستەیەکی باش بێت. یاڵا مامۆستا پلان و بابەتی ڕوون دادنی بۆ بەڕێوەبردنی ئەو پۆلەی هاوکات پشتگیری پەروەردەی باش لەگەڵ خودی خوێندکاران دەکات. ئەم جۆرەش شێوازە جۆرێکی زۆر کاریگەرترین لە جۆرەکانی تر. یعنی چی ئەو قسە؟ مامۆستایە کە بتوانێت دەسەڵاتدار بێت بەمانایە کە بتوانێت هێزی عەقڵ بەسەر هێزی جەسەد ئازاد بکات. بەڕێوەبردننی پۆلەکە لە ژێڕەسەڵاتی خۆی دابنێتەوە ژێڕەسەڵاتی خۆخوازەکان. ئەم جۆرە بەڕێوەبەرێکی سەرکەوتوو. ڕقە بەڵام دەکرێت ئێستا دواتر کۆتا شت کۆتا خاڵ یەکێک لە پرسیارەکانی جەنابتان بە وەڵامیشە دەیدەمەوە. بەشی باڵاکی تێنە. بەڵام لەگەڵ بابەتی پشتگیریکردندا ئینشاڵڵا دواتر قسە بزانین. يلا بەڕێوەبەری تاکتیکدار بەڕێوەبەری پۆلێکە تاکتیکدار بە تەکتیکدا تەکتیکانە چۆن چی دەکات چۆن بتوانێت فێرخوازێک لەو سەرەوە خەریکی بۆ بایەکەیەتی لەو سەرەوە خەریکی بابەتیش ترە لەو سەرەوە خەریکی ژێرەشێواندنی فێرخوازەکانی تری چۆن بتوانێت بە هێزی عەقڵ چارەسەری خۆشان بکات چۆن بتوانێت وەرگرتنی سەنتەری پۆلی خۆی لە ژێڕەسەڵاتی خۆی بکات چۆن بابەتانێکم کە پێم وایە لە ڕێگەی هێزی عەقڵ زۆر ئاسان بێت. ئەو مامۆستایە چێە؟ مامۆستایەکە کە بتوانێت کۆنتڕۆڵی تەواوی پۆلەکەی هەبێت ئێمە ئاگادار بن لەسەر ئەو دوو چەمکە ئێمە شەڕمانە کۆنتڕۆڵ بکەین یاخود بەڕێوەبەری ئەو چەمکانە زۆر تایبەتن ئێمە کە لە شوێنێکە بەنە قسە دەکەین ئەگەر چەمکەکانمان چەمکی پەروەردەیی نەبێ ئاڕاستەکردنەوە کەسانێکی جێمان لەگرن بەنا پەروەردەییان ئاڕاستە دەکەین بەڵام کاتێکە بن تۆ دەبینە بە
وتەبێژێک یاخۆ لە شوێن قسە دەکەین چەمکەکانمان چەمکی پەروەردەی بێ و بابەتی پەروەردەیەکانیشی شەرحیان بۆ بکەین ئاڕاستەکردن تاکانان بۆ بابەتە پەروەردەیەکان دەڕوات بۆیە لێردا مامۆستا کۆنتڕۆلی تەواو پۆلەکەی دەکات بەس ئایا چەمکی کۆنتڕۆلکردن تەواو یان تەواو بەڕێزان چاوەڕوانی گۆرانی بێمەرز دەکات بێمەرزە ئەو چاوەڕوانی کە دەکات بەبێ مەرز کەسێک چاوەڕوانی دەکات جۆرانیش بۆ ڕێگای کەم هەڵچوون یان گفتوگۆ دەدات ڕێگایشی کەم بەکاردێت بۆ گفتوگۆ من پرسیارێک لە جەنابتان بکەم بۆ چارەسەرکردنی کێشەکان ئایا تا چەند گوێ کاریگەری حاج مامۆستا ئاڕاستی کە تا چەند گوێ کاریگەری بۆ چارەسەرکردنی کێشەکان تا چەند گوێ چارەسەر کاریگەری یاڵا دی درێن لە درێن مامۆستا گیان مامۆستا سیستەمێکمان ئەگەر فریاکە مەزوعات نادەم سیستەمی ماڵ ڕێگەی پێچکراوەکە چۆن پێ دەکرێت مامۆستا گیان واسە تەنها سەدادا باشە یاڵا مامۆستا مامۆستا ئستاذ بە مستەوەیە تو مەسەرەن جارەوە کێشە بەس بە گوێگرتن ڕەنگە کەسەکە کێشەکەی چارەسەر بێت بەس گوێ بۆ ڕابێت زیاتر مامۆستا لە پەنجە توێژینەوەمان هەیە دەڵێ لە سەپات چنی کێشەکان بەس بە گوێگرتنی لەبەر چارەسەرکردن بۆ کێشە خێزانەکانمان لە بابەتی خێزان لە زۆر جار پێدا هەیە بابەتەکان ئەو ژن پیاوانەی کە دێنە لامە دڵاوە سەجام پیاوەکەم هەر جملێنە پیاوەکە بەس تەکنیکی گوێکردن بەکاردێنێت لە سەپات چنی کێشەکەی چارەسەر بە گوێگرتن بۆ ئەوانەی کە دێن بۆ دەردەدڵ بۆ لای منۆ قسە دەکات بەس گوێگرێکی باش بێت ڕاستەخۆ توانین لە سەپات چی بۆ پەنجای زیاتر کێشەکەی گەری نەخوات کابوو مامۆستا چی دەکات لێرە ڕێگەی کەم بۆ هاوچونیان گفتوگۆ دەداتە بەرامبەر کابوو وشەی کۆنتڕۆڵکردن لێرە وشەیەکە ئەو بابەتەمان بۆ چی لێ دەکات بۆ لە نام دەبات یاڵا بەڕێوەبردننی ئازادی خواز ئازادی خواز چییە؟ ئایا ئێمە لە جۆری بەڕێوەبردننی ئازادی خواز بین یاخود مامۆستا ڕێسای کەم دادەنێت ئازادی زۆر ڕەنگ بێت بە خوێندکاران تەڵەن لێرە باکشت بڵێ چەمکی خوێندکار بەڕێزان بابەتە سیاسیەکە لە دوو زۆن جیاوازە بەشێک پێی وتە قوتابیەکە پێ گوتێ خوێندکار بەزەمیشان بابەتە سیاسیەکەی نییە وەکو بابەتی پەروەردەیی ئەگەر بێتو منداڵێکی بنەڕەتی لە پۆلی یەکە تا پۆلی نۆی بنەڕەتی بخوێنە لای من و جەنابەت پێی وترێت چ قوتابی لە قوتابی لە بنەڕەتیدا سێ ئاستمانەیە بازنەی یەکمانەیە کە پێی دەوترێت پۆلی یەکە تا پۆلی سێ بازنەی دوومانەیە لە پۆلی چوارە تا پۆلی شەش بازنەی سێ حەوت بۆ نۆ کابوو دەکرێت من ناوزەنی ئەو قوتاوانە بکەم بڵێم بپیان بکوترێ قوتابی لە بابەتی خوێندکە لە ئامادەییشەوە دەست پێدەکات پێی دەوترێت خوێندکە ئەو دووچەمکانە دووچەمکی زۆر پەروەردەی زۆر جیاوازش بەڵام ئێمە بۆی بتوانین لەو سێ ڕاوەڵی ڕزگارمان بێت ئاسانتریش دەتوانین پێیان بڵێین کاو ئێمە دەتوانین لە مامۆستا کەمترین ڕێسا دادێنێت و ئازادی زۆرەدا بە فێرخوازن دەزانێت بۆیە کارەکەی لا نابم بۆی بیرم نەچێتەوە مردەکاری لێرە بدەم باشە بەڕای تۆ ئەو بەڕێبەری ئازادی خوازە کە مامۆستایەک بێ بەڕێبەری پۆلێک بێ تا چەند باشە بەڕای تۆ تا چەند باشە نەخاف تا چەند باشە جوابم دەنەوە مامۆستا جان تو بس عادي جروبك ايش كمنا تو عددي عدد وراسي يلا هشتا يعني باشا عندي فنكاري ورئيسة رسالك ما يوجه نارك رسالك ما يوجه رسالك كم دنا رسالة هذا الخواز ما وصلت ولا كانت زيادات دست على مكان والله رسالك باشا هشتا بغينا باشا رسالك ما لهم زناتان بەڕێوەبەری ڕاگری کۆلێژی پزیشکی ئەم ناسم جۆرەکان کە سایتان خێ بەدەزانن ڕاگری کۆلێژی پزیشکی تەلەبێکت هەیە تۆ مەرحەلە چوار قۆناغی چوار باشە ئەو تەلەبەیە تووشی نەخۆشی سەڵەتان کە سوکاری خۆشی هاتۆ بۆ لای جەنابەتکە وەکو ڕاگری کۆلێژ دەڵێن قوربانجان لێک دەرەستکەوتووی معلمی جەنابیشتەوەی کرد دەوری یەکەم بکەوێت داخڵی کولاوەک داخڵی کۆتا هەم ناکەکە هەندی کوڵاوکە جەنابتان دەتوانین یارمەتی دەندەری چێرن چکە ئەو کەسە تووشی نەخۆشی شێر پەنجە بۆ سەڵەتان بە توزانم دەرەجە چوارەکەیەتی لە ناوانێ بمرێ ئایا چەند کەس دەری دەچێنێ بۆی بەشداری کوڵاوەکە بکەن و چەند کەس دەری ناچێنێ یەکەم جارم بۆ تۆ یەکەم پرسیار دەست بەرز دەری ناچێنی باش بۆ دەری ناچێت لەبەر ئەوەی بۆی هەیە ئەو تابێت چاک بێتەوە لە دوا ڕۆژدا بکە و دەرچوونەی من
هیچ زانی ئەی بۆ لێرە دەڵی زۆر باشە بە سەتاهشکان ئەو بڕیاری کردیدام ئەو پەڕی سۆزارانەیە بەڵام ئەو بڕیاری دوای کە دەی عەقڵانیە ئایا ئەو بڕیاری کە ئەو دیدا لێرە دەڵێ مامۆستا مەدەنی ناسێنم بۆ دەکرێت چاک بێتەوە نەخۆشێک بە پێش سەڵاتی بمرێ ئەمە چی لێ بوو ئەو پەڕی عەقڵانە بەس بڕیارەکەی یەکەم جاری سۆزداران بووە پرسیار مەبنای و پرسیارش لەسەرەوە بووە قابوو ناکرێت وەکو مامۆستا بڕیارەکانمان بڕیاری سۆزدار بێت ناکرێت وەکو مامۆستا جەنابەت بەڕێوەبەری پۆلەکەی فول سۆزداری بۆ چکاوە منداڵانە ڕاستە لەڕووی تۆ دێن باوەشەکە لێدەن بەڵام ئاسی زانستی و قوتابیان و ئاسی بەڕێوەبردن ئاسی ئەتەکەی فێربوون کەمتر دێتەوە مامۆستانی کابوو ئێمە دەڵێن چی بەڕێوەبەری ئازادی خواست ئەو بەڕێوەبەرەیە کە خاڵی بەهێز و خاڵی لاوازیەیە بەڵام خاڵی لاوازی بۆ زیاتر دروزەوی لە خاڵی بەهێزی مامۆستان بەڕێوەبەری بێبایەخ چێە کە بەشێک لە مامۆستایان بەدا مامۆستای ئەو مامۆستایە بەشداری کەم لە کۆنتڕۆڵ یاخود پشتگیری بۆ دادەکات ئەو کێشەیە ها لەولاوە کە زۆر جار دەبێتەوە هۆی کێشەی ڕەفتاری ئاستی پەروەردەی پرسیارەکەم چەند مامۆستا بە خۆشخانە لە ئێستادا بەڕێوەبەری پۆلی بەڵام چ بەڕێوەبەرێک بەڕێوەبەری بێبایەخی وای حەز مامۆستا لای فەرمێنێ ئەمانە من بەمەسڵ بێڕێزیمەکی هیچ شوێنە هیچ کەسایەتی بەڵام زۆر جار لە مەکتەبە حکومیەکان زۆر جار مامۆستاکان ڕتبات پەیڕۆ دەکەن ئەویش لە پێناو چیدا خۆی نییە ها زمینەیەکی لەباری بۆ نەڕەخساوە بتوانە شایستە داراییەکانی بابەتە دەرونی و بابەتە بزنسی و بابەتە کەسیەکانی بۆ بەرهەم بێنێت تا بتوانەوەی کە پێێتی خاڵی بکات نەڵە بەرحاڵ مامۆستایان ڕاستەوخۆ بەشدار دەبن لە دانانی ڕێسا و بڕیارەکاندا بەشدار دەبن ئێستا تەکنیکێک لەگەڵ جەنابەت بەکاردێن چەند یاسا مامۆستا تەنها ڕێنمایی دەکات بەڵام بە شێوەیەکی ناڕاستە ئەمن لەگەڵ جەنابەت ئێستا ڕۆڵێک دەبینم باشە هیوادارم وەکو ڕۆڵ لێ وەرگرێت ئەوەنە بۆ مامۆستای منن بەزەمن کە دێمە ژوورەکەی خۆم یەکەم ساڵە لەگەڵ یەکەم دەرس دەڵێ ئەم بۆ مامۆستا تەلەبەن طبعا هم مستانە سەر بیان مستانە سەر پێ و دوای قەسەتان دەکەم بەخۆی بەجددی بەهێزی عەقڵ بەزەمن خودی خۆم وەکو شەخسی خۆم حەزم کەس کەس دەڵێ يلا طبعا هو ڕۆڵبینینی هەزار جار قسەی دەکەم گوڵەکانم سڵاوتان لێ ئەحواڵتان چۆنە باشن هیوادارم باش و سەلامەت و بەشتاق بێت قسەم کرد ئەو جارێڵا گوڵەکانم بۆی بتوانین چێ حەزی لێ یەکتر بناسێ قسە دەکەم من هێدی سەعیدم ئێوە چێنەیەک بێک ناوەکان دەزانین باشەوە هەمومان کردن ئەو جار یەڵا ڕۆڵەکان یەکێک لەو شتانەی کە ئەمڕۆ دەرس ناخوێنی هەمووتانم خۆش مامۆستا بۆ دەرسی داخوێنی کتێبم هێناوە دەست خۆش بە کچی من بەس ڕۆژی یەکەم قەیناکە ئەمڕۆ بەس بە ئینشاڵڵا دەیخوێنی ئەگەر زۆر حەزیشت کرد بە تەنها دوایی هێندێک بابەت پێ خۆش شەرح دەکەی بەسەر چاوەکە بەڵام پێم خۆشە شتێ بکەیت بە پرسیار دەست پێ دەدەم چی حەزی لێ پۆلەکەمان هەموو دەمێت شەڕ و هەرا و پیس بێ چێ دەیەوێت ئەی چێ پێ خۆشە پۆلەکەمان ئەمڕۆ باشترین پۆل بێ لە ئیدارەش مامۆستانی بەڕێوەبەران دەستخۆشیمان لێ بکەن و سوپاسمان کەن چێ حەزی لێ چەپڵەیەک بۆ خۆتان باشە پرسیارێکم بۆ دروست بوو چی وا دەکا پۆلەکەمان پۆلێکی جوان بێ مامۆستا و ئیدارە و مامۆستا مدیرەکان دەستخۆشیمان لێ بکەن مامۆستا ڕێز لێ دەبین شەڕ لەگەڵ یەک ناکەین خاڵی یەکەم چەپڵەیەک دەستخۆش چەند کەس لەگەڵەوەدا یارمەتی یەکتر بدەین دەست بەسم بۆ بەرزکەوە تەکنیکە مامۆستا ئەوە ناڵە مامۆستا بن و من هەڵاستێنی کە دەست بەرز نەکردەوە کەەوە بە تووشم هەستا بە تووشم هەستا بە تووشم هەستا ئافرین چەپڵەیەک بۆ خۆشە ئەو جار باشە بۆ چی کەشا گوڵە جوانەکە یەکترمان خۆش بوێ باشە بۆ یەکترمان خۆش بێت قسە دەکەین بۆ قسە دەکەم قسە دەکەم قسە دەکەم دواترەکەمە بەسم بێت تەحویل تەرکیزی بۆ دەکەم خۆشەویستی مرۆڤەکان دەبەمە بۆ خۆشەویستی خوا خۆشەویستی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەو جار دای دەڕێژمەوە بۆ خوا ئەو خۆشەویستیشمان کرد ئەی باشە ئەو شتانەمان کرد ئەی پێتان چۆنە بیکەین بە یاسایەک چەند کەس لەگەڵ یاسادا یاساکەن ئافرین بۆ بە یاسا دیکەین ئافری پرۆ زۆر زیرەکە زۆر دڵخۆشم لەگەڵیان چەپڵێ بەس تەحقیقدا ئەو بەس مۆتیڤیشن و هەندانە لەگەڵیەوە هیچ شتێکم نەکردو ئی وەڵڵا مش حەزم لێ هەر لەگەڵ ئێوە ئافرین بەس نەبێتەوە عاد بیرم نەچێتە نوقڵی دیسکەشتان بۆ دێنم مادەمەوە وەڵڵا بەجددی مامۆستا بۆ گەورە نەبێ بۆ ئێمە گەورەین با نەقڵی گەورە بێت بەسەر چاپە باشە پارێک کۆ دەکەین ئینشاءڵڵا بەسەر مامۆستا هەر بەجددی قەڵبی زدی قسە بکەم بۆ پۆلەکەی خۆم بە بۆ دەورات ئەوانەی کە ئەزمونم کردبن لەگەڵان نوقڵ دەبن زۆر ئاسان یاڵا ئەهای ساتارە زۆر باش هاتوومەنیا چێژم دایانە خۆشیم کرد سەفرە هات شتە بەڵام دوای پێتان دەڵم تو چەند کیلۆ هەموو تا بە خۆتان دەگرمەوە بەزەم گواگاتان لە خۆتان نییە یاڵا
چی بکەین بۆی بتوانین بەڕێوەبردنێکی جوان لەو پۆلەدا بکەین چەند کەس دەڵێ یاسا ئافرین یاڵا چه دەستخەتی خۆشە بە نمونە من بۆ خۆم هەروەکو شتێک بۆی کاتم بۆ گەڕێتەوە یاڵا ئەبن تەوانا من ناینوسم وەکو مامۆستا تەلە پێ بدەینێت پۆلیەکە نایزانێ ئاساییە خۆت بینوسی یارمەتی دێ ئەو دەرسە یەخشت بۆ من مخێنە بەس ڕێساکان فەرمی ڕێساکان چ بن کچی من ئافرین یەکەم دەڵێ چی ڕێزگرتن دووەم پاک و خاوێن سێم دەستبەرزکردنەوە بۆ بابەتە زانستیەکان لە خۆمانەوە قسە نەکەین چوار ناونێنان و ناونەتۆرنان لە یەکتر باشە پێنج شەش حەوت هەشت نۆکە هەموو نووسین ئەلێرەوە دەتگرن باشە ئەگەر ئەو پۆلی خۆمان جێبەجێمان کرد چمان هەیە دەستخۆشیمانێ سوپاسمان دەکەن ئەگەریەکی لە فێرخوازەکان خاڵەکەی جێبەجێ نەکرد چی لێ بکەین کاتێک ڕێساکانمان دانا باشە ڕێساکانمان دانا طبعا لەناو بازنەیەک ئەو یاسانە دەنووسن کەسێک کە بتوانێت ئەو ڕێسانە بشکێنێت سزاکانی نەک سزا ئێمە طبعا ئەو منداڵەکانی بەشت ناشکێن من ڤیدیۆکمێ لەسەر بابەتێک 5 سزای پەروەردەی کە چۆن بتوانێت سزای پەروەردەی بڵاوەتی بدەیت لە بەس بازنەی یەک زنجیرە دواتر ئینشاڵڵا بازنەی دوو سێش باز دەکرێت 5 سزای پەروەردەیەکان چی بچێت یەکی لە هەڵە تایم ئاوتە تایم ئاوت واتە چی واتە بیرکردنەوە لەو هەڵەی کە کردوتی بەتەنها جی دەیە لە 5 دقیقە با بە خۆی بیدە هەڵەکەی بکاتەوە طبعا مەبەستم یەک شتە لێرە کە تو دەڵی سزاکان هێڵ مامۆستا بالەی دێن هێڵ مامۆستا یەک ئەمانجەڵی ئافراق بێنێ هو سزا نییە سزا پەروەردەیە بتوانم سزایش پەروەردەی فێرکەم دەبێ من لە ئەو زیاتر شتم دەبێ ها کەچان لەوە بێت فاقدون لشيء لا يعطيك كتوكم ربي ما وصلت يقول نبي ياساي تو طارق سودان تام بيدين وياساي كمان تو طارق سودان كمان ضمن يك صار يبدا يك ساعات صبي بده ساعات باش تكاد مخبر وبتواني تو زيادة حساب كيش كسك اللي قدمته اشتكيت زوزور تو زيادة ديزاني مثلا ولي كبر دبي والله ما تقول وش زيادة دبي بقول بتواني برا يبدني كي جواني اخذ يلا سزا كان معنا نسي با سزا كان بخوت عند يعمل باشا كسك هو يجيب زينك كرسي لي بكين مامۆستاک دەخە لەسەر ڕاقڕای دەکەین فەرمونێک گەو دەقەوەی لە دەکەین هەموو سزاکانمان ژوورەکەی پێپاک دەکەینەوە کاتی پێ دەدەین کاتی هەموو سزاکانمان ڕێک نەخستەوە ئێستا یەک قسەم نەکرد ئەی سزا بۆ ئەو کەسە چیەکە ئەو سزانە دەشکێن ئەو دەڵ مامۆستا جەڵڵا با بە هەموو ماشتێکی بەراورد بکەین هەر کەس شتێک دەڵێت گرنگترینشت لێرە کاتێک کە بەرمونە تۆ من هاتمەوە ڕۆپۆلەکەتان پیسە یاڵە دەچ ناخوێنم بۆ یاڵە سزای چێ بدەین سزای ئەو وتان هێڵە کەسێک کە پیسی کردێتەوە مامۆستا ئەو سزای زۆر قورسە یە قسە ناکەین باشە گوڵەکانم چێ سزاکانی دانا ئەمەنیان بۆ خۆتان بۆ خۆتان سزاتان دانا ناکاکە خۆشتان بەس بەهێزی عەقڵ ڕێخم خستەوە ئەو سزایەک نازانێ ئێمە بابەتێکمانەیە لە بابەتی تەحویل تەرکیزە لە دکتۆر عالی خوێنمان بە شانازیەوە چۆن بتوانم بۆی لە نزیک بکەمەوە لەو شتێک کە من دەمهوێ پێی بڵێم بەرمونە من دەبێت سزایەکی پەروەردەی بەرمونە خوێندنەوەی کتابێک بێت ئەی باشە پێتان چۆنە طبعا من دەزانم ئەو نایزانێ بەس من ئاڕاستی دەکەم سۆزیان دەڵێم چی پێتان چۆنە کەسێک کات هەڵەیەکی کرد شتێک بخوێنێتەوە یاڵا چوار شتان پێدەڵێم گۆڤار بخوێنێتەوە نامیلکەیەک بخوێنێتەوە کتابێک بخوێنێتەوە یاخود بەرمونە پەڕێکی فەیسبوک بخوێنێتەوە چ کامیان یاڵا پێتان چۆنە کتابێکی بچووک نامیلکەیەک بۆی بێنم بخوێنێتەوە ئەمن چوار ئۆپشن دەدەم بەس ئەوەی کە من دەبێت جێبەجێ دەکەم نازانم بەرەو تەکنیکانە قسەکان زۆر ڕوون کچی من جێبەجێ نەکرد جارێک دوو جار سێ جار دواتر بەچەند دواتر بێبەشکردن لەو خۆشیە مامۆستا جان دوێنێ لە شوێنێک بووم بابەتێکم بووچەوە دەی مامۆستا جان تەلەبەری زۆرمانەیە مامۆستا من بۆ خۆم لە ئیدارەدا یەک یاساتان بیر بێ ئیدارە 5 تەکلیف ئەوەی کە بەڕێوەبردننی هێرە دەکات لە من شارەزات بەزبوونی زیاتر بە زۆرتان بیر بێ ئیدارە یاسایەک بیر دێنمەوە کردکە پرتکە زاڵ بەتەنها 20 سنە بێ خۆم تەلەبەمە بە وساڵ حەوت پشتیش منیشی بە زەقزەقێنە هاچی لێ وە قوربانت دەبم ڕاوەستا بەتەنها کەرتی دەکەم پەرتی دەکەم زاڵ بەمەزە کە هێنامە ژووری خۆم ڕۆکم بۆ کوژێنەوە کامێرەی لێدانێ خودێشی نادەم وجدانی خلاق خۆم نادۆ بەس کاتێک کە وردەکاریم لەگەڵ کرد کەرتم کرد پەرتم کرد زاڵم کرد بەتەنها لەگەڵی دانیشتم ناتوانم هێزە بەسەر بنازڵ مامۆستا تو خۆیان بۆ مامۆستان لێرە نازانم بۆ ڕێبەرەکەتان چێت لە مامۆستا شێزار نازانم بۆ خۆی حاجی مامۆستا لێرە واز مامۆستای بێنن تو ئەو خوایە من بۆ خۆم لە ئیدارەدا بەڕێبەری شوێنێک دەڵم مامۆستا جان تو خوای کێشە من مێنەوە بۆ خۆت بۆ چارەسەر دەکەم بەسەر چاو بەس هێزی تۆ لەوەدا کە کێشە هەبێ لە پۆلەکەتدا کاتێک کە کێشەیەکت بۆ دروست بوو ماڵە مامۆستا بەخوا زۆر ناخۆ پۆشە نا خۆت بەرەنگار بەرەوە بە توێژەر بە دەروون ناس و کۆمەڵاز لەگەڵ دابنیشت یاڵا کچەکەم بکە کەس کەسی لەکرد نەبێت هاوڕێتی لەگەڵ دابنیشت بە هێزی عەقڵ چارەسەری کێشە
يلا هذيك يا ساكن ما وصلت زي يا باشا قلت عند ربك تعمل زي قالوا اخيرا كازوز ولا باكيت زكاك بس كمان ايش كيف خطان شو درجتك مش جا كانت نازله والله كانت زور مدبه كمان من كشفني باخواتك باين لك الضراب وصل لخزمه مش كامل بس دو على كم خلنا مفروض انا كشفت عن تيانغو دنگ مرسكم ولا اخر انا كرم ولا بالكلام بس ما مستعان تمام والله حساسيتك كل من كنت كان بالك بنتي ما مستعان موبايل بلايدك استعجيش لي وليها ساكن تمام كده هو ما مستعان برابرش ديمقراطيا كبتو يعني هيز بكار بيني ليش بكار بيني يا صار ساكن دانا يا دامنا ما مستعار انه يكل ياخذ نيكل بلضم بشويكي تي ترى ساكن بدانني اقرب من قلبنا اتوما كنترولك من برا شو اقرب من الواقع من تبرر تحويل تركيزي من بود كم زور جاوز لو يكتب من همش وقت من الشغل أربعة مسائل تحويل تركيز نكا تلبى كان تحويل تركيز بس صدق زور صار بعزيز كم صار تلبى معنا وما مستعمل معنا ولا مكتب كان ده تلبى كان يلا كان ما مستعمل ولا فاتشيب كي يلا درسكين آخرين توقسي بهم ما درسك هذا بينه بعض ورزشية عينية فلسفية موجود درسك آخرين وبيكتب تحويل تركيز شيء كذي تبي والله ما قرب من لو باشتر ويستخدم تحويل تركيز مو ناقم دشوا ناقم زاد عين ودك ترى شعر عزيز ما طبعا عين نخين مباشر عين هرلا بلا مزوز ولا زمدم زاني يلا سكت رونالدو تشيو كريستيانو تشيو ميسي تشيو بس تشاو سكان بشي سير ولا قلتو دم هنا يصير قطو في كمان دم كورز شواني داخلاقي كورز شواني بدين دا ومن نفس حدا بلطان درجة جبكا ككسر قتوي بيني بلا مراسية تور شواني كي بأخلاق دا حتى كيت بيجو عزو بوشتي كتو دا كيش ما مستعد يلا بري كاري وشتي او جورا بري تشي دخاتا سد درس كردني بيوندي أريني بيوندي أريني واتا چي بيزور بيوندي أريني بيوندي أريني كان هميشة بهزي عقب خۆمەڵێک دۆست و ئەحباب و کەسە نزیکەکانت بۆ زیاد دەکات کە پێویست پێوی نەرێنی ئەحباب و دۆست و خۆشەویستەکان کە پێویست پێرە دەست بەزە و دروستیە پشتیوانی سۆزداری بۆ پێگەیاندنی لە ڕەفتاری باش دێنێت مامۆستا چێ دەتوانێت پێم بڵێ ڕەفتار لە شۆ بەسەرچاو گەورەترین کێشەی بە مامۆستایان کۆڵم حەز مامۆستای بۆ کێشەنی بخوا کە کڵاو جەوندانەکە دەبینی شانازی دەکەم بەخوای دەزەوە دەستم خۆ نەفەسە دەڕێزی گەورەترین کێشەی بەکو دایک و باوکو مامۆستایەکی ئاینی تەڵەن هەمویان کردو کێشە نەمێ حەزمانی بە پێی تۆزی بەرپێشیان بی وەڵڵا و ناخوادەوە چکە ئەوانە قورئانیان لە سین بێتەوە بەڵام کێشەی ئێمە کاتێک کە کچێک کوڕێک دەچێتە لای لەپێنی سۆزداری داتی ڕاستەخۆ لە کچی خۆمازۆی سۆزداری بێ ڕاستەخۆ دەچێتە سەر ڕەفتارەکە ئێستا یاسایەکت بیر دێنەوە کە یاسایەکە بۆ کۆنتڕۆڵکردن نابەڵکو بەڕێوەبردن و بنبڕکردنی ئەو ڕەفتارە لە شێوانەی کە بەمانە دەست بەدەستانەوە لەناڵێ با پرسیارەکە بکەم دوای بە تەکنیکەت باز دەکەم کچێکمانەیە لە پەیوەندی سۆزداری کچەکەی تۆیە کچەکەی منە کچێشکی لە تۆ نەوەڵڵا گەنجێکمانە تووشی بابەتی ڤەیپ و جگەرە کێشان لادانێکی بابەتە تریاک و حەشیش و بابەتانەش قیەم و ئەخلاقیشی لەدەستدا چۆن بتوانم ڕاستەڕێ ڕەفتاری بکەم سەرتەوەی هۆکارەکەی بدۆزێ کە بۆ چی تووشی بووە هۆکار ئەو یەک چیتر فەرماوە سەجا پەیوەندی زۆر باش ئەو پەیوەندیم زۆر بەدڵە بەڵام لەسەر بنەمای هێزی عەقڵ ها دڵی خۆتی بۆ بکەیەوە چۆن دڵی خۆتی بۆ بکەی و بتوانێت کێشەکانی خۆی لە باشە گوێگرێکی باش تا حاڵیان نەبێ بە حاڵم تێناگەن لە حاڵم دەبێت ناو حاڵی ئەوانیش ماسە مرۆڤ بەگشتی لە ڕووی دروزانیەوە لە سێ بەشێک دی کە بریتێ لە بیرکردنەوە هەست و سۆز دواتر ڕەفتار کە ڕەفتار لە شوێ سەرچاوە دەگرێت کڕۆکی ڕەفتار بریتێ لە بیرکردنەوە دوای دەگوازرێتەوە بۆ هەست و سۆز دوای دەبێتە ڕەفتارێک کەواتە دەبێتە بیرکردنەوەی کەسەکە بگۆڕی بۆ ئەوی ڕەفتارەکەشی بچۆن طبعا ئێمە سێ گۆشە گۆڕانکاریمان سێ گۆشە گۆڕانکاری چۆن سێ گۆشە گۆڕانکاری یەکەممان ڕەفتار یەکەممان بیرکردنەوەی
دووەم مان هەستا، سێم مان ڕەفتار. گەورەترین کێشەیە ئێمە ئێستا ڕاستەوخۆ لەسەر ڕەفتار. یعنی ئێستا بە تۆ بتەوێت جەزم واتە سەرنجی بەرامبەر ڕابکێشی بۆ خۆت بتوانیت هێزی عەقڵی بەسەردا زیاد بکەیت، بەڕێوەی بەری نەک کۆنتڕۆڵی بەری دووری کەوە لە ڕەفتارە ناکرێت بێ سەرێرە. بەڵام پێش بیرکردنەوە حایز مامۆستا ئەمە پێنج شتمان هەیە. ئەندێشەمان هەیە خەیاڵمان، بەڵام ئەندێشە خەیاڵ پێش بیرکردنەوە دروست. ئەندێشە ئەو جار خەیاڵ. ئەندێشە و خەیاڵم لەسەر بابەتەکە کرد. ئەو جار چیتە بەرهەم بیرکردنەوە دێتە بەرهەم. کە بیرکردنەوە بەهاتە بەرهەم، بیرکردنەوەش دوو جۆرە. بیرکردنەوەی نەرێنی، بیرکردنەوەی ئەرێنی. بیرکردنەوە نەرێنیەکە هەمیشە چ بە دوای خۆی دادێنێ؟ هەستێکی نەرێنی و ڕەفتارێکی نەرێنیش بە دوای خۆی دادێنێ. بەس بیرکردنەوە ئەرێنیەکان پێچەوانەیە. یەکسەر ڕاستەوخۆ ئەو بیرکردنەوە ئەرێنیە، هەستێکی ئەرێنی و ڕەفتارێکی ئەرێنیش بە دوای خۆی دادێنێ. کەوا ئێمە پێش بیرکردنەوەش حایزی مامۆستا دەبێت ئیش لەسەر چی بکەین؟ ئەندێشە و خەیاڵ بکەسن. ئەندێشە، خەیاڵ، بیرکردنەوە، هەست، ڕەفتار، خو ڕەفتار کردارە. خوی پێوە دەگرێت کە خۆشی پێوە دەبێتە چی؟ خاڵی حەوتەم کەسەتی. ئێمە زۆر جار ئەو ئاگامان لەوە نییە فڵان کەسە لە پۆلێکدا کە لەگەڵ من تۆ لە کلاسێکدایە بۆتە کەسایەتی ئەو خۆ بچووکە تێیدا. چۆن متوانم خۆ لێکەم؟ بەڵام ئێمە بابەتێکم هەیە لە شوێن پێشکەشم کردووە. هونەری مامەڵەکردن لەگەڵ جۆرەکانی فێرخواز. خۆ بەرەو پێش جێرە شێوێن، شەرمەن، ئەو شەڕانگێز ئەوانم بیر نەماوەنە من ئێستا ئەوانە چۆن مامەڵەکان ئەوە چێە؟ کەسایەتەکەی چۆن ڕێگایکی لەگەڵ بەکاربێنەوە. ێ باشە لێرە ئەو شەڕانگێزە خۆ بەرەو پێشە نەوەڵە هەڵدەسێتە سەر بێت مامۆستا و عیلمیت و باسێکە من دەیزانم. خۆ بەرەو پێش و عیلمێکی خۆشی پێ دوایەوە دەزانم هەموو شتێک دەزانم. نازانە کە ئیمامی شافعی زۆر جوان دەفەرمێ کاتێک کە فێری علم و زانست و زانیاری لێ پرسیار دەزانی کە من هیچ نازانم. بس هو ميكانيزم كاردينال شو بتوع راست خلاص ثاني بس الدين والنصيحه حد من لازم اوصاني يعني قصدك بس من في مايا الله يقلب تفسير لو حد يسد هذا كله دينها مجدارينيه لا فرق بين الدين والنصيحه قال لله ورسوله خوف يغمر اخوها مجداري ذكر كذا اخوها ولا برا بس شو قطع اخوها اما كو دايكو با غازم دالا كان يرج بين اخوها قد مجداري هيت كسر وأنا منو بس بيك قصة البير ديال كهاتم ويرفتم شيء بدو ميكانيزم ضربنا نقطة وهاتم قصة ذاك ميرا قصة كل حال بس يمكن ما هو ثاني مرة زمان هاتو إن شاء الله مش قاري هندي تانك بس ذاك منايزان بيت عندهم إيوا من فير تانك هو ميكانيزم تبغى جدا ولا مش قسم بخواي بيت عيب نبي علم دي فرم دي كوابو أو ميكانيزم كمان عام مش قاري يمكن دي أي ميكانيزم يدوم هاتم تيمكن تو زارك بقلم النسيب نزالم بما أجيب بموسي ديزان جارك فريدي يدري لو ورقي بتشوف دوزار فريدي من جارك بموسي ديزانم دمي فير من دوزار دين سودي من بو هو يوجد زي آخر بس طلع زال كم جارك أقول لا إيش تبي تو برستي من ببي راسي هاتم تمشي فرزان يوزون لو دور تم بتاع نام قراني مكتبة كان بسوق عليه نام وشي لو شو هذا بس بيجا نام وشي نبيك تسمع بيك شو هذا نام قد برزان يوزون لو دور تم أمش قاعد حد ما يوزون لو دور نام قد أنا برادر يكون لو استعمل بقى أو قصيت تدرس ذكر هذي عمد بوني عقل جستو بيرد فمنا قرب من دارك كذب بها سر كذب ورا بياو بعملها مش قاري كنت وش تنازل عرس قول عصمان لدورنا برابري شدا بني شيء من ضالت بها وسرد بدايك باوكي خوشته برابر دادن شيء بس بجسته بس بروح شو بيشته ما كاتك بيغمري خوا عليه الصلاه والسلام هم شفتوا قدوه في شنكان دوريك ما خلنا الرجال لقرب حديثي مخيم بسوا راسي في رجيها والله نقدر نصح حسن نحن كمان كل يوم كردي شلون بتواني راس طريقة تاكلين بيغمري خوا عليه الصلاه والسلام كسيكات لاي تي كان بقول نزنا شلون شيء سكرت يبديو شوي من زور خفا دودو هم ممكن دين ده نما تواني لا از اوفر ما جاني بيغمري خوا عليه الصلاه والسلام تفسير وتأويل كل كان غرب يما نتواني شنو نصدق رجعوا نتواني شنو نصدق اما بتواني قدوه بيشن كان بيغمري خوا فرموشي يو كسي ميزي لم نمزغ غريبا بتشوف جاري بقاتو شوي دي باتو بو عندي شو خيال بيكرنا وكان مقدسي شوي نقيني نزل اما كاتك كسي تلام عند ركاك كتير تلاي من الله صيجا قسم بخواك تاتو تلاي
كل دانزي عملي السؤال ذكر الله خلنا نقص ما مستعد بس فلان شتم برامر بفلان ما مستعد كردو هاتون ولا يتو قرآن مسوتان خصنا سر وقت بس لكن أول بقى بدو بقدر ما مستعد من ده تشيل لكن ما مستعد قسم بخوا هاتون ما مستعد السؤال هاتو فلان وفلان وفلان وشتم كردو شو جاب بيه كتير قرآن مسكان والله بس أمر لو تكافئ مني أنا هذا ذكر من كم شيء جالس أبغى كاتب طبعا قدام بيه هو مبارك بازني دابرين خيال كذا أدير كسك بس أدير خليك كتوتنا أوكا دستي برسكو كم كز لما نجوا كاتك بانجي كذا 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 لكاك فلان كز فلان كون كم كز رزقاي ما دمانه رزقاي اگر بنش لزانی بکردار معنی بدل رزگاری کن و ملام قسم بخوا زور بی زور مان لکرداری جانی خمان با نقدست لاق دخینا سری لقمی بکن بیو هستیشی بکن چه پیوز دکاک چه کاکت کلادان دارم دکا من داله قلی رفتاره بک کاک من داله عنی چی متولا بنوری مقرا من داله منی و ایرو درز نخوینی چطور من دزانم عقلی لاوعی هر هموتان دیدم اما بخم لدزسی اوی کمان پیا من دزانم بیرم دزده والله متولا درز داي من داله كده تلاقيته جوري لما عملت كده ما عمره أتوقع المدياري أو رصيد كي رزقاي اللي مش قام ضلاع ويانا بنا ويكاتك تشيشين اللي تبردني تو ما وصاي برئيس أتوقع بتوان بور هي زباشي كوكو بربني تشجيلي كار بتوان رفتاري باشي ببرها بس لا شوي تخوا أجر هات لا يجوك ما وصاي جان كتب في عندي سوز داري تخوا ما وصاي جان والله يتزيبك تخوا ما وصاي جان دين إيمانك كم لدزنا ما له غلط باشتري نشتغل ضربة جوي قرص طبعاً إما لبابك الراشكاري خزانية وتكنيكان زور بكار أجر قصد بوكرت لقالي دانشي بعد الرضلي خوي طاق كده الرضلي طايشي جاري سرزنشتي هيش تيشي مكان هاو سعيك تكنيك تعملي تخوا بقرنا بخالنا وزكاننا بخال بيزكانية جنو ميرتنيا بس أنا لقى خزاني خم بدنا نزار كيش ما بيجوز نابر هذا القوم بس كيش نابر لكن خو عليه الصلاة والسلام كيش بينا معناه شيء برو بخاله بيزكاني خاله لا زكاني هاو سرقي جناب لما لقي خد كيش شرب لقليه جاري بي مكوم لكن داك باب خصو ولا أوني إيش مشتنبي عشان كده أعظم وأكرم وجورتني إنسان لقد خلقنا الإنسان في أحسن تقويم جبلوا في خو عليه الصلاة والسلام إن كان خلق القرآن كعائشة واسدة كانت جوات لخروج تبغلهم هلا ينبو هلا يهبو عبس وتولى كذا شو كبشي لك سجوا لك يقول والله كيف راستك يجي في عمري خالق كمان توشي مروف بهوا بوتشي لنا سير شدة ككراء سر بشبوا جنشين لنا لسر زي بوتشي لنا ملائكة وشيطان مروف أو شيء ملائكة ده كان بس كاري باش ده كان شيطانش بس كاري خراب ده يقدر بس كاري شيطان بهشت وملائكته شيطان لسر زي بقى نص قرآني الغالك راو كخايف فرمتشين ليبلوكم أيكم أحسن عملا مروف تعقيد فمروف قابلي هلا يا برزان بلام زيادتك قابلي هلا من دارة طبعا بابتي درو الناس إذا اشتكت في بلام بيثا منه ولا ما عندنا الناس إذا فرمون من دار تا 8 12 صالي هر هلا يبكى هلا يبقى باقي هلا من دارة كنيه نايزة إمن أراسلك ويبقى وصاني برا إما قبل ما ديور رفتارك كان باشكين خلينا بس ما صدقك صار رفتارك ورا كل خمس قرينا كيشيو نعم قسم بخوا أضعف الإيمان من مزقرينا بلا تيزي عقل فلان كز شانك بل من نايم محمد أو رلي ذكر لأني كاتو يلا كلهم هيس سيقناك ما من همش تكنيك يخون معنا من وراء خزانة التصوير خزانة كم دورتو ماري الصبر لأنه بدأ يشتغل ياك يشتغل ما عندك بس الله كذا بروح يخسرنا بوش كامل التكنيك ده دورات ضل ما صار بعد يولي قناعة فكرنا لو دقيقة توشيش دقيقة هو دقيقة ملت بقر ما يصير نايس نظرية مؤامرة بكاردين يحسس يرعمل بقى تبرع بنام كردو بدي كم نايجم شر تبرع هلا كنا كنفاش فلان كزنا تجولز جري بيبا يقصد هاوريتي بلا بمعنى يوي كريز هاوريتي نقول كريز وش إذا بس يسشان هذا حاول تجوز بتشوفنا باش الحمد لله ده هنا بيشي كان جري شيء كذا كم ما وصل ولا كم ده يلا كلكم أنا بوكو خير بس شيء كذا جاري كونتاكت روحي هيش بس بيركنوش من كذا بس خيال وندش بس خيال وندش إيش بس
وردە ڕۆژ بە ڕۆژ چکە من پێتان بڵێن پرۆسەی مرۆڤسازی کە من زۆر حەزم لێتی زۆر بەرنامە سیاوقەی لەسەر هەیە ئیش لەسەرەوە دەکەین چۆن بتوانین مرۆڤسازی بکەین مرۆڤسازیەکە چۆن دەکرێت پرۆسەیەکی تاقە فڕوکەیلەری بەردەوامی ئیزعاتکەری بەرهەمدارە دروستکردنی مرۆڤ زۆر قورسە بەڵام ڕووخاندنی ئێمە خەریکە زۆر باسانی ڕووخاندنی مرۆڤەکان دەکەین کە لە ناویان بۆیە ڕۆژ یەکەم و دووەم سێم چاوەڕێ نەکەوە منداڵێک سەر ڕاستۆ قسەتەوە بکات هیچم نەکرد بەکارهێنا بەسەمترم کرا و جار هاتم چیم لێ کرد ئامۆزاییەکی لە خاڵە بێزەکان کە لەسەر بیرکردنەوە وەزارەوەی بیرکردنەوەی لەسەر شتەکان بکەوە دەبیر هەر برزان یاڵا عەلی جان یاڵا چاوەڕاستەکەم پێ چۆنە بەڕای تۆ هەز دەکەم لەو مەکتەبە هەندێک تەلەبەمانە تۆ لە مامۆستا عەلیەکە وا دابنم زگەرە دەکەشێت لەگەڵ من یەک قسە لەگەڵ مامۆستا عەلی نەکردو عەلی جان وەرە بڵێ لەو مەکتەبە هەز دەکەم کۆمەڵێک تەلەبەمان هەیە زگەرە دەکەشێت تەوانا من دەزانم بۆ خۆی دەشکێشی هیچ دەزانم یەک قسەشم نەکردو چی بکەین عەلی جان بۆی بتوانین کۆمەڵێک تەلەبە لەو مەکتەبە لە زگەرەکەشان دوور بکەینەوە باش ئەوە بکەینەوە وەڵا عەلی جان پێم باشە ئەو شۆ دادنیشە وەرەقەیەکم بۆ بێنە لەسەر وەرەقەکە خاڵە بەهێز و لاوازەکان زگەرەکەشان پێوە طبعاً یاسای سواتمان هەیە من یاسای سوات وڵامسانە باسم کردو ئەوزانم خاڵی بەهێز و لاواز و ڕێگر بەردەمیەکان یاسایەکی نەوەڵەتی عالەمی کە بتوانین مساسەتی کەش بەکاربێنین یەک قسەم نەکرد عەلی جان ئەو بکە عەلی بەیانی بۆم دێتەوە مامۆستا جان ئەو تەلەبانەی کە هەمانە لەوانەیە 20 تەلەبەمان هەبێت دەکرێت ئەو زیانانەی هەبێت زۆر باشە عەلی جان بەڕای تۆ چۆن دانیشین قسان لێ بکەین عەلی دەڵ مامۆستا جان پێم باشە بەتەنها لەگەڵیان دانیشین یا حەز دوو یان سێ ئەم دەڵم عەلی جان بۆ شتێک نەکەین ئیدارە زەمینە سازی پێگە و مەقامێکی جوانی بۆ دروستەکەم بۆ سپینارێکیان بۆ ناکەی بۆ خۆتیان بگەێنی خۆ دەزانم ناشیکە یەک قسەشم نەکردو عەلی دەڵ مامۆستا جان وەڵاهی حەز دەکەی دەچێتۆ ناو خۆی بیر دەکاتەوە ئەمە قسە بۆ محەممەد دەکەم محەممەد دەزانم کە زگەرکێشەوە نا مامۆستا جان حەز دەکەی ئەتۆ قسەیان لەگەڵ بکە بەبێ دەیجێ مش لەگەڵ هاوکارە دەکەی زۆر باش طبعا ئەو چەمکە و شێواز و میکانیزمە بۆ مەرحلە قۆناغەکان جیاوازە پۆلی یەکێک ڕەفتارەکە نازانێت زگەرەکێشە نازانێت سیگنال پێشەشکە ئەو بابەتە ئەو میکانیزمی کە من باسی دەکەم گشتگیر نییە محددە بەڵام تۆ توانی گشتگیری کە بۆ بابەتەکانی تر هێزی کەی لەگەڵ بەکاربێنی باوەڕم پێ دەکەی ئەمە دایکێکی عاقڵ پێش بکات دایکە عاقڵەکەش بێ منداڵەکەی لە مەکتەبەکەی خۆمان قسەی ماڵەوەی دێرانەوە هەندێک حاڵەت و هەندێک بابەت و هەندێک شتی کار ژن و پیاوێک لێکە دیژەڕایە نەدەکرا چی لێ بکەین چی لێ نەکەین ئەو دایکە تەکنیکمان بەکارهێنا دایکەکە چی کرد هەستا ئەفلام کارتۆنی کڵاوسوور پرسات نەنەکە دەچێت دوای ڕاوچەکان دەچێت ئێمەی هاتین ئێمەی ڕاوچی نازانم چ دەکەین ڕاوکەی دەگرن کڵاوسوور دەچێت شکاتی ماڵی نەنجی پێشان دەدات 2000 بۆی دێدە لە ماڵەوە بەرامبەری بەردانیشی یەک قسەش ناکرد پێشنیاڵم چی بۆ شت دەجاڕیەوە مامۆستا کاتێکە شت دەجاڕێەوە لێی تۆڕە بووی ئەو دایک و منداڵە تەواو پەیوەندی قسەکردنی گفتوگۆ دەفەوتێ نایەتۆ بەردەمیتەوە قەت شت بۆ تۆ ناجارێتەوە باشترین دایک و باوکو مامۆستا مڕەبیەکان با بگەڕێنەوە بابەتی هۆڵ کلاس باشترین مامۆستاکە بتوانێت هاوڕێیەکی گوێگرێکی باش بۆ هاوڕێیەتیشی لەگەڵ کا بتوانێت سیخەمەتوانێت خۆی لەدەست دەدا بەدەستی بێت ئەو دایکە دووسێ ڕۆژ چوار ڕۆژ پێ ڕۆژ پاپای کڵاوسووری لێدا ئەو جا یاڵا کچی خۆم چێ دەزانێت لەو پاپا چی فێر دەبینین وەڵادا فێربوون شتی ماڵە نەبینەوە دەرەوە ئافرین بۆ چونکە گورگەکە دایکمان نەنکمان ئێمە دەخوا ئەی باش چیتێ ئەی باشە بنمونە محەممەد کەسمان هەیە لە ماڵەکەی خۆمان داشت بەرەت دەرەوە ماسەشتانە سەڵی لێ زۆر بە منداڵێت و زۆر بە سەڵی لە بەڵێ ئەرەوە ئەم نییە کێشە چوار ماک خیانی کێشە بەزگیرین لەوەیە مامۆستاکە تو هێزی عەقڵ قەناعەتێکی بۆ دروست دەکەی ئەو ڕەفتارە نەشاوە لێ دوور دەکەیەوە لەنا من دەتوانم بە هێزی جەستەبی بە مەژوورەکەی منشی بشکێنم یەکجارێکی نێڵێ بەڵێ باش نایکە بەس لە دوای تۆ هێزی لەسەر نامێنێت پرسیارەکەم هەیە لێرە چەند زۆرمان بەڕێوەبەرمان خوێن پرسیارەکە بۆ تۆش بوونیە ئایا کام زۆری بەڕێوەبەری پۆلە ئەو پرسیارە برا تۆ شۆ گرنگ نییە کامیان بین بەڕایەوە دی کاتە مامۆستا زۆرەکە بەپێی تەلەبەکان نابۆ بدێت مامۆستا و بەڕێوەبەری تەکنیک لەگەڵ قوتابی بەکاربێنێت باشە کامیان نازانێت مامۆستا جۆری یەکەم پشتگیرکار بەسەرەوەدا ئەگین پراتیکاکە مامۆستا زۆرەکان بەپێی پۆلەکە ئێستا پۆلی وانێ لەوانێت جۆرێکی بۆ گونجاوی پۆلێکی کە جۆرێکی کەی بۆ گونجاوی این جواز رو بیکردیم یعنی هەر بەجدێت تۆ پێت وایە بەڕێوەبەرێکی شڕۆ
بودرسي عين بودرسي بكاري وقت يقدر خوا هموش تبكى بس يشد مثلا خوا عين بتاعي خلق بانا كثير من كذي من همش وقت سير كل دورتين كيش موك مسلمان دين لشخص ولا دين لسرسا وصلكي وريناجي لكان يكنا لفرعكاني ولا دين فلان ما وصايا فلان كسر فلان كسر مش مقبور بزر كشو بزون نجاكش طبعا أنا كني قابل خوش بقولي بغلط أنا خوا أنا كبتعب تجربة ما تجربة بشي باش من داراني خوا بقى ودر رفتار مع الجواب من ززر سرنجي من دخانش ما بلا خو ما راكش سرنجي هاو سركانش ما بلا خو ما راكش سرنجي من داركانش ما راكش إما هو دين دار بدي الضحية زور مني كاتكتت من دي دار الحجاب من بالله نعرف أو قبول كين شكستو تفاندنا بلان بزور يشتري كاتكار بيريز شان برامر كدين لبنا خوا إني صايمة كي غمر خوا فيرمان دكا بتواني رفتار سازي بتاع سازي بسازي لدينه وبغازي نبوكايز يلا ما مستعد كوتاشتم بوزنادت أنا نسمع نخلي تسمع ما أو بسعر أو والله ما فيش هل يكلم شو عاوز كلامك كان يجي خويه بالله كان واحد كان تكلمك هاو سن لشوازي ده صلاة داري ما مثلا أو فيديو موسيقى كا فيديو يكفي مال 6 ثانية 2 ثانية 5 ثانية هذا كان يجري بذكاء سرعة عقلي لا عجنا زانم تشيلي أوفير باشا شو دستي بيكت كدوانه بيت كدوانه بيت كاريگری نزناتت زورك مان هين قدوه پیشنگی بو خلق والله او قدوه پیشنگ نابازی تو کدای که گو باوکی گو ما وصل مربیه گلیرا قدوه پیشنگی که دتوانی هاوشوی ام گلوبا بتنها خرا بی بازی وجود من زورشت معه والله كما تعرفوا ناسين لقال ايه ومش عنازي تام في ولا كان ضم خوش ولا كان برشق لو خفتيك لسرشانيا معنا كلنا ودا پروردي كان كار دكي كم ما عندك انا بو خفتك ما كم دكنو تشكر ضم خوش بدينيه ايوه پروردي كار راستقينا كاين لك خدمتي وزينه وايقر لما قبولك طاعت اللي بعد ما قبولك الايمان ما سلامه تمشي هذاك وايقر اني تكان ما خالص كان اللهم امين